سڵاتانە بێ ئەوڕێیان ژیرتان لەگەڵا لە بەرنامەیەکی نوێی سفرێکژی وەکو وعدم پێدا ستۆدیۆمان هەیە لاپتۆپ تەرتیبات مارک نازانم چ هەموو شتمان هەیە هۆکارەکەشی چییە بەو شێوازت جوانە هاتی مۆلاتەن دەمێ بەرنامە چ بکەم لە یوتیوبی کوردی نەکرابێ باسێن شتی بکەم کەس باسی نەکە طبعاً تاو یەشتانە لە بۆ من بەردەست خراە لەلایەن کۆمپانیای ئارتشۆ لە ناوڕاستی ڤیدیۆیەکەش طبعاً زیاتر باسی کۆمپانیای ئارتشۆ دەکەم بەڵام ئەگەر حەستان لێ ڕێکلامی دروستکەن بە جوانترین شێواز دەتانەوێت لە تەلەڤیزۆنەکان بڵاوکەن لە سۆشڵ میدیا بڵاوکەنەوە تکایە بڕۆنە لینکی دیسکریپشن دامنایە لێوێ دەتوانن تاوی کۆنتاکتەکانی ئارتشۆ بەدەست بێن و تەلەفۆنیان لێ بکەن بەخۆیان دەیانلاتان بە باشترین کامێرە تەسویرتانە بۆ دەکەن باسی هەواڵەکانی هەفتەیە بکەین یەکەم هەواڵیش هەڵم بژاردە لە بۆتان باسی بەشی دووەمی فیلمی جۆکەر بکەین ئەو فیلمەی هەموو کورتەمەشای بەشی دووەمی فیلمی جۆکەر بەرهەمدەی یاخودنا ئەو سەرچاوانێ بەدەستم کەوتووە ئەوەیە بەرهێنەری فیلمەکەی کە تۆت فلیپسە ڕایگەیان وتی ئەگەر بێت و بەشی دووەمی فیلمی جۆکەر بەرهەم بێنین ستایلەکی دیاریکرامان هەیە دەبی لەو ستایلەبی وە کۆمپانیای وەرنە برادرز ئامادە بێ ئەگەر بێت و واکین فینکس ئەکتەری ڕۆلی سەرەکی جۆکەر ئەو کەسێک کە ڕۆلی جۆکەری بینی ئامادە نەبی دووبارە ڕۆلی جۆکەر بجێڕیتن ئەوە بێگومان فیلمەکە دروست ناکەن هۆکارەکەشی چییە کە لەوانێ واکین فینکس ئامادە نەبی ڕۆلی جۆکەر بینی هۆکارە فیلمی جۆکەر چێش خۆی دابەزان لە بۆ 35 کیلۆ یعنی 15 کیلۆی لە چێش خۆی کەم کردەوە تاوەکو بتوانین ڕۆلی ئەو کابرای بجێڕی هەروەها ئەو کابرا دەبی لە ڕووی سایکۆلۆژیشەوە خۆی ئامادە بکە تاوەکو ڕۆلی کاراکتەرێکی شێت و بکوژی وەکو جۆکەر بینی بۆیە واکین فینکس بە ئاسانی ڕازی ناکرێت هەرچەندە لە یەک لە مقابلەکان واکین فینکس باسی لەوەی کرد لەوانەیە ڕازیبی بەڵام دەبی ستایلی فیلمەکەی و سکریتی فیلمەکەواتە دەقی فیلمەکەی بەدڵ بێت پێم وایە بەشی دووەمی فیلمی جۆکەر بەرهەم دێت لەبەرەوەی فیلمی جۆکەر بۆ قازانسترین فیلم لە مێژوودا هۆکارەکەی چیە ئەو فیلمە بە 50 میلیۆن دلاری دروستکرا بەڵام زیاتر لە 1 میلیارد دلار داهاتی کۆ کردەوە واتە نزیکەی 950 میلیۆن دلار قازانجی لە بۆ کۆمپانیای وەرنە برادرز کۆ کردەوە بێگومان وەرنە برادرز ئەو هەرێ لەستە خۆی نادا بەشی دووەمی فیلمی جۆکەر بەرهەم دێنی بەڵام دەبی بە ستایلێک بی کە واکین فینکس حەزی لێیە ئەویش چیە سایکۆلۆژیە دیمەنی ئەکشنی کەمە ینی زیاتر کۆمیدی و سایکۆلۆژیە ستایلەشی تایبەتی دەوێتن پێتان خۆشە بەشی دووەمی فیلمی جۆکەر دروست بکرێ یاخودنا لە کۆمنت بینووسن حەز دەکەم بزانم ڕێنگۆ چییە دووەم خەبەریش باسی بکەم باسی تڕیلەری فیلمێکی نوێ بکەین کە تازە بڵاوکرێتەوە بە ناوی کاندیمان کاندیمان چییە کاتی خۆی لە ساڵی 80 یان 90ەکان و فیلمێکی لەو بابەتە دروستکرا بە ناوی کاندیمان پیاوەکە مێشەنجووین لەناو لاشەیدا هەیە واتە لاشەی وەکو منوت و ئاساییە مێشەنجوونی تێدایە ئەو کابرایە لعنەتێکی هەیە و کابرا لعنەتەکەشی چییە هەر کەسێک بەرامبەر ئاوێنەی 5 بڵێ کاندیمان 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 5 ناوی بڵێ کاندیمان دێتە لای دەیکوژی کوشتنەکەشی زۆر سەیرە یعنی کوبرەی شیرینی لە ناو دسمی دەردی یعنی شتێکی پڕەگیز عازە یعنی خۆش باسکردنیش خۆش نیە بەڵام تڕیلەری فیلمەکەی واتە دیمەنەکەی کە بڵاوکرێتەوە زۆر سەرنجڕاکێشە ئەو ئەکتەرانی لەو فیلمە بەشدارن هەڵبژاردنەکی دروستە چونکە ئەو ئەکتەری تێدایە ناوی یحیا عەبدولمەتین دووە کابرایەکی موسڵمانە بەشداری لەو فیلمێک کردە پێشتر لە زنجیرەی بلاک میرۆری بەشداری کردەوە تۆنی تۆت دووبارە گەڕایەوە لە بۆ ڕۆڵژێڕانی کاراکتەری کاندیمان لەوانەیە هەمووتان فیلمی کاندیمانتان بەرچاو نەکردبی بەڵام هیوادارم بچن سەیری بکەن و سێشی لەسەر بکەن کەوات سەیری فیلمی کاندیمان بکەن کاندیمانە کۆنەکە چونکە فیلمێکی سەرنجڕاکێشە ئەگە حەز لە فیلمی ترسناکە بێگومان پێویستە سەیری و فیلمە بکەی وەلە بیر مەکەن فیلمی ئەو ساڵی کاندیمان دەبتە بەشی دووەمی و فیلمە کۆنەکەی واتە دووسێ فیلمی کەشتی دەرچوو بەڵام ئەو فیلمانە حسابێنە بۆ ناکرێت دەبتە بەشی دووەم ئەگەر حەز لێ تڕیلەرەکەی بینی لە لینکی دیسکریپشن دامنایە دەتوانن ئێستا تەماشای بکەن بابەینە سەر هەواڵەچکە ئەویش دروستکردنی فیلمە لەسەر ڤیدیۆیاری واتە چیرۆکی لە ڤیدیۆیاری وەرگیرابیتن نوێترین هەواڵیش فیلمی ئەنچارتدە کە تقریبان 3 بۆ 4 جارە و فیلمە دوا دەخرێ بۆ هۆیەوەی ستافەکەی دەگۆڕدرێت دەرهێنەرەکە دەگۆڕدرێت دەرهێنەرەکەش لۆ دەگۆڕدرێت چونکە کۆمپانیای سۆنی و فیلمە بەرهەمدێنی سۆنیش بام کەسش ڕازی نابی سۆنی ئەجندایەکی تایبەتی هەیە دەردەمێت ئەو کەسانە ئەوهایش بکەن لۆی ئەکتەرەکان ڕازی نابن چونکە ئەنچارتد یەکە لە باشترین ڤیدیۆیاریەکان لە مێژوودا بۆیە خەڵکێکی زۆر حەزی لێیە فیلمی لەسەر ئەو جیهانەی ببینی ئەو کەسێک کە ڕۆلی سەرەکی لە فیلمی ئەنچارتد دەبینی ناوی تۆم هۆڵاندا کە ڕۆلی سپایدەرمانی جێرابوو لە فیلمەکانی ئەڤێنجەر لەوانەیە دیبیتە بێگومان ئەو کەسەی دەناسن کە ناوی تۆم هۆڵاندا دەرهێنەرەکەی گۆڕدرا و هەروە ئێستا ئەکتەرێکی نوێش دەوێت بەشداری لەو فیلم بکە ناوی ئەنتۆنیۆ باندێرایە کات خۆی ڕۆلی زۆڕۆ جێڕی بوو فیلمی زۆڕۆ ئەی ماسکەکەی لەسەر و کلااوەڕەشەکەی لەسەر و قامچەکەی لەستا بێگومان دیتە پێم خۆشە ڕێنگۆ بزانم پێتان وایە ئەو فیلمانی لەسەر ڤیدیۆیاریەکان دروستکرانە ئایا فیلمەکانتان پێ باشتر بۆ یان یاریەکان چونکە هەموو کاتێک ئەو فیلمانی چڕۆکیان لە ڤیدیۆیاری وەرجریە فیلمەکان باشتر نەبووینە لە یاریەکان باشتر بووینە بەڵام لەوانە شەو جارە شتەکە بگۆڕدرێت چونکە تۆم هۆڵان ئەکتەرێکی چاکە ئەنچارتد چیرۆکێکی خۆشە باسی کاراکتەری نەیتن درێک دەکە هیوادارم فیلمێکی خۆش دەچی دەمێت ڕێنگۆ بزانم پێتان وایە ئەو فیلمە باش دەدەچی یاخود وەکو فیلمەکانی ڕابردووی
ڤیدیۆ یاریەکان خراپ دەرەچی لە کۆمنت بینوسن. سپۆنسەری ئەو جارەی ئەو بەرنامەیەشمان بێگومان کۆمپانیای ئارتشۆیە ئەو سێتە نازارێت لە بۆ دابین کردینە و بێگومان دەبین کوالەتی ڤیدیۆیەکی فەرقی هەیە ئەنێ ئەو کامیرەی نییە کە من تەسووری پێ دەکەن چونکە کامیرەکەیان دەرەجەیەکە چونکە سۆفت لایتیان هەیە چونکە تەرتیباتیان هەیە لۆیە ئەگەر تو دوکانداری ئەگەر تو لە بازار دوکانت هەیە ئەگەر تو سوپەرمارکێتت هەیە ئەگەر تو کۆمپانیات هەیە ئەگەر تو هەر شتێک هەیە دەتەوێت بە خەڵکی دیکە بناسێنی لە هەمان کاتیش خەڵک ئاگاداری بی و خەڵک بابەتەکەی توش ببینی بێگومان باشترین شوێن لە بۆ دروستکردنی ئەو جۆرە ڕێکلامانە ئەو جۆرە بەرهەمانە کۆمپانیای ئارتشۆیە لە لینکی دیسکریپشن ئەکاونتی ئینستگرامەکەیانمدانایە بە ناوی ئارتشۆ ئەندەرداش ئەدڤەرتایزینگ هەروە لینکی فەیسبووک کەشیانمدانایە پیجەکە بە ناوی ئارتشۆ ئەدڤەرتایزینگ دەتوان لێ بیدۆزنەوە. چیرۆکەکی ناخەژێن باس بکەین لە هەمان کاتیشدا چیرۆکێکی تەکنەلۆژیە و ڤیدیۆ یاریشە ئەو دایکێک کە دەیبین ئەو ڕسمێکە دامنایە ئەو ئافرەتە منداڵێکی 7 ساڵانی هەبوو لە ساڵی 2016 منداڵەکەی کۆچی دوایی کرد بەهۆی نەخۆشی لیوکیمیا لە پاش 3 ساڵی 4 ساڵ 3 ساڵ تقریبا لە کۆتایی 2019 سەرەتای ئەو ساڵ 2020 کۆمپانیایکی کۆریای باشووری هەڵسانچیان کرد وتیان ئەو دایکەی وەرە ئەوە بدەین ئەو کارکتەری منداڵەکەی خۆت وەکو کارکتەرێک لە ناو یاریەک لە بۆ دروست دەکەینەوە دەتوانی بە VR واتە هێزەکەی لە چاو دەکەی دەچێت لای منداڵەکەی خۆت ئەو منداڵێکە مردیە منداڵەکە مردی ئێستا تەوان دایکەکە دەستە ناو یاریەکەی لە ناو یاریەکەی چای بە منداڵەکەی خۆی دەکەوتەوە بێگومان کارەکەیان کرد دایکەکە VRەکەی لەسەر کرد و چۆ ناو یاریەکەی بە منداڵە مردووەکەی خۆی ئاش بووە تەوان یەکسەر دایکە دەستی بەگریان کرد تافی کۆمپانیاکە دەستیان بەگریان کرد دیمەنێکی سەرنجڕاکێشی دروست کرد بەڵام ئەوە هەندێک پرسیاری دروست کرد لە سوشال میدیا لە سوشال میدیا هەندێک کەس دایانگوت لەوانەیە کارێکی هەڵەبی چونکە ئەگەر بێت و هەر کەسێکمان لێ بمری لە ڕێیاریێکی بچین لەگەڵ کەسە مردووەکەی خۆمان شاد بین و قسەیان لەگەڵ بکەین لەوانەیە وا لە هەندێک مرۆڤی بکە ئاڵودەی ئەو جیهانە درۆیەی بن لە جیهانی خۆمان دوور کەونەوە دەمەوێت ڕێنگۆش بزانم پێتان وایە ئەو جیهانە درۆیەی کە لە یاری هەیە لە فیلم هەیە پێتان وایە ڕۆژێکدا دێتە ڕاستی یاخود مرۆڤ دەتوانی ئاڵودەی ئەو نوع جیهانە ئەو نوع عشتەی نەبیتن پێتان وایە ئەگەر نەفەرێک وەکو ئەو دایکەی منداڵێکی 7 ساڵان لەدەستدا بەو شێوەی پێی ئاژ بتەوە یاخود ئەو شتێک کە ڕۆی لە کۆمنت دەمومی بنووسن بێمەسە ستۆریەکی دیکە کە ئەویان ناخەژێن نییە بەڵکو ستۆریەکە باسی گۆرانی بێژەشی دەکەن ئەوی تەیلۆر سویفتە بێگومان تەیلۆر سویفتی دەناسن ئەوەی تەماشای یوتیوب بکەتەوە تەیلۆر سویفتی جێش لێ نەبووبی جێ لە گۆرانیەکانی بووە تەیلۆر سویفت لە ماوەی 2019-2020 توانی زۆرترین فرۆش لە ئەلبومەکانی کۆ بکاتەوە 867,000 ئەلبومی فرۆشتیە هاتە پلەی یەکەم لە پلەی دووەم ئێرشیرینمان هەیە لە پلەی سێیەم پۆست مەلۆنمان هەیە لە پلەی چوارەم بیلی ئایلشمان هەیە لە پلەی پێنجەم گروپی کوینمان هەیە لە پلەی شەشەم خانما گۆرانی بێژ ئاریانا گراندەیە لە پلەی هەفتەم BTSە پلەی هەشتەم دریکە پلەی نۆیەم لەیدی گاگایە و پلەی دەیەم دە بیتڵسی کۆنە کەوانە مردیشن بەڵام ئەلبومەکانیان نەشتە دەفرۆشێ لۆ چکە سیستەمی کۆپڕایتی لە دنیای حەقت نافەوتێ پێتان وایە تەیلۆر سویفت مستحقی ئەو ناسناوەیە یاخودنا جێ لە گۆرانەکانی تەیلۆر سویفت دەگرن یاخودنا لە کۆمنت دەمەومی بنووسن بە باسی هەندێک هەواڵی ڤیدیۆ یاری بکەن ئەویش چیە یاری ڕۆینبۆ 60 کە لە کوردستان زۆر بەناوبانگە دەتانم بڵێم بەقەدەر پەبجی بەناوبانگ نیە بەڵام خەڵکەکی زۆر لە کوردستان یاری ڕۆینبۆ 60 دەکا پرۆدیوسەران و دەرهێنەرانی ئەو یاریەی ڕیان گەیاندکەوە ئەو یاریە لەگەڵ دەرچوونی پلیستیشن 5 واتە پلیستیشنی نوێ یەکسەر لە ڕۆژی یەکەم بەردەست دەبی لە بۆ پلیستیشن 5 بە گرافیک نوێ بە ستایڵی نوێ پێم بڵێن ئەنگۆ یاری ڕۆینبۆ 60 کردیە خۆدنا لە کۆمنتەمەی بنووسە دەمێ ڕێنگۆ بزانم خەبەرەشکەمان هەیە کە یەکەمیان پێشبینیە دووەمیشیان لەوانەیە ڕاز نەبی سێمیشیان هەر پێشبینیە و لەوانەیە ئەگەرە ئەوش چیە کۆمپانیای رۆکستار لە سایتی خۆیان رۆکستار ستایلی سایتێکی خۆیان گۆڕی لۆگۆیەکی نوێیاندادا طبعا رۆکستار شتێکی بکە یەکسەر خەڵک بیر دەکات و دەرێن ئۆکەی ئەوە گەمەکی نوێ دروست دەکەن بێگومان خەڵک وا فکر دەکاتەوە کەەوە GTA نوێ دروست دەکات واتە لە کوردستان پێ دەڵێن درایڤەر بەس بەخۆی درایڤەر نیە GTA خەڵک دەرێن یاڵا GTA نوێ دروست دەبێت GTA 6 کە خەڵک لەمێژە چاوەڕوانە چەند ساڵە چەند ساڵ چێت تەخمانە 2013 بڵاو کراوە یاریە تا ئێستا بەشەشنی لە بڵاو نەکرێتەوە کاتە خەڵک 2013 چاوەڕوانە هەروە یاری Red Dead Redemption 2 هەر رۆکستار دروستی کردیان خەڵک دەرێن لەوانەیە بەشی سێمی یاری Red Dead Redemption بی بەڵام دیار نییە بەڵام بۆ چوونی خۆم لەسەر ئەو لۆگۆی نوێی ڕۆکستاری ئەوەیە لەوانەیە یاری بوڵی دووبی چونکە ڕۆکستار تا ئێستا یەک یاری بوڵی دروست کردیە لەوانەشە بوڵی دروست نەکە یاریی تەواو نوێ و ڕەسەنبی ڕێنگۆ بزانم پێتان وایە گۆڕنی ئەو لۆگۆیە بەو ستایڵێک کە ڕۆکستار داینەیە پێتان وایە یاریێکی نوێ دەبی یاخود تەنیا ڕۆکستارە بە خەڵکی ڕادەبوێری حەز دەکات خەڵک لێکدانەوە بۆ شتەکان کە لە ئینتەرنێت یاریێکی نوێمان هەیە بە ناوی مایکرۆسۆفت فلایت سیمیلیتر ئەو یاریە چیە ئەو یاریە دەبێت فڕۆکەوان سواری تیارەکی دەبی یان فڕۆکەشی دەبی دەفڕی ئۆکێ دەفڕی بەڵام دەتوانین لە کوردستان بنیشیەوە دەتوانین بێ مەتاری هەولێرێ دەتوانین بێ سەماڵی خۆت ناتوانین سەماڵی خۆت بنیشیەوە تەمام بەزتانی بەسەری دابڕێ لۆ کورەتانی ئەویشێکە کوردستان کول لە ماپی هەیە طبعا هەیە بەڵام چۆن مایکرۆسۆفت دەڵێ من 24,000 فڕۆکەخانەم لە تەواوی جیهان هەڵبژاردێ دروستم کردنە طبعا 24,000 فڕۆکەخانە کوردستان و هەولێریشی تێدایە چکە بخۆم تەماشام کرد هەولێری تێدا بوو واتە چیان کردیا لە مەسەن لە ئەمریکا دەتوانانی بە تیارەکەی بفڕی بێ لە فڕۆکەخانەی هەولێر بنیشیەوە بەو تیارەی
ناتانی تەوان بێنا کوردستان چکە نەخشەی کوردستانیان هەموو دانەیە بەڵام دەتوانێت بەسەر کوردستانیشدا بفڕی ئەو یاریە دەبتە گەورەترین یاری لە ڕووی نەخشەوە لە تەواوی جیهان لە مێژوودا هەرچەندە زۆر لە کۆمپانیەکان لەگەڵ ئەو شتەی نەچکە دەڵێن لەوانەیە هەندێک خەڵک مەسەلەن جاسوسی بکەن لەسەر هەندێک وڵاتی هەندێک شوێنی مەسەلەن هەندێک شوێن هەیە مەسەلەن ئاساییشە هەندێک شوێنی شۆرتەی هەیە مروری هەیە هەندێک شوێن هەیە کە نهێنیە خناوی خەڵک بەسەریدا بفڕێن لەو یاری لەوانەیە دای بنێن بەڵام مایکرۆسۆفت وتی لە زۆربەی ئەو 24000 فڕۆکەخانەی کە هەڵیان ژاردیە شوێنە نهێنیەکانیان پاراستیە لە ناگەڕێن خەڵک بەسەردا هەموو شوێنێکیدا بفڕێن کاتێک کە یاریەکە بڵاو کرایەوە ئەنگۆگە یاریەکەتان کڕی تەبان هەندێکتان هەندەکردن هەندێکشان ناکڕن بەڵام ئەو کەسانی کە دەیکردن حەز دەکەم بەسەر ماڵی خۆتاندا بفڕن سکرینشۆتی بکەن یاخود بەشێک لەو گرتی ڕیکۆرد بکەن لەبەوەمی بنێرن پێکەوە ڤیدیۆیەکی کۆمێدی دروست دەکەین هەر کەسا بەسەر ماڵی خۆی فڕیە شتێکی جوان دروست دەبێت ئەگە یاریەکە هات بڵاو بووە یاریەکە دەکەی یاخود نا و بەسەر ماڵی خۆشتدا دەفڕی یاخود نا و پێتان بڵێم ئەو یاریە لە بۆ پلەیستێشن بڵاو ناکرێتەوە تەنیا مایکرۆسۆفتە واتە تەنیا ئەکسبۆکس و پیسیە دەبی کۆمپیوتەرێکی زەبەلاعتەبی بێت بەسە خەرتی کوردستان بفڕی یاخود ئەکسبۆکس دەبی دەتوانێت یاریەکە بکەیت لە کۆمنتەوەی بنووسە حەستانێ یاری تاقیکردنەوە یاخودنا حەز دەکەم لەو هەفتەی ئەنگۆ بچن تەماشای بکەن یەکەمیان چیە یەکەمیان گەیم پڵەی واتە شێوازی یاریکردنی یاری Resident Evil 3 ریمیک بڵاو کرایەوە ترێلەرێکی نوێیە حەز دەکەم بچن بی لە لینکی دیسکریپشن دامنایە هەروە یەکەم ترێلەری فیلمێکی نوێ بڵاو کرایە بە ناوی Artemis Fowl کە لەلایەن دیزنی دروست کرایە هەرچەندە پێم وایە فیلمێکی خراپ دەبی بەڵام خەڵکەکی زۆر تەماشای ترێلەرەکەی کردیان گۆش بڕ تەماشای بکەن پێتان وایە فیلمێکی باش دەبیان خراپ بینوسە پلەیستێشن لەو مانگەی دوو یاری بە خۆڕایی لە بۆ پلەیستێشن پڵەس ڕاگەیان ئەوانیش یاریەکانی Shadow of the Colossus لەگەڵ Sonic Forces Sonic Forces فشەیە طبعا هەمومان نایکەین لەبەرەوەی فیلمی سۆنیک لە سینەما لێ ئەو یاریان کردە فری و مانگەی بەڵام Shadow of the Colossus یەک کە لە باشترین یاریەکان هیوادارم تکایە بڕۆ یاری Shadow of the Colossus بە خۆڕایی تاقیکەوە بیکە چونکە یاریێکی نازدارە چڕۆکەی زۆر جوانە گرافیکەی جوانە هیوادارم تاقی بکەن هەروە باسی ڤیدیۆیەکی نوێی خاڵە ئاکام دەکەم لە چەناڵی یوتیوبی کورتکاست کە ڤیدیۆیەکی جوانی کە لەسەر دروستکردنی ستایلە چونی لە بۆ چەناڵەکەی کاکاکام زۆر خۆش دەیە ڕێز و خۆشەویستنەوەی هەیە لە لینکی دیسکریپشندانە دەتوانم چەند سەیری بکەم هەروە چەناڵەکەش هەیە دەمەوێت باسی بکەم ئەویش کورد گەیمەرسە خاڵە پێشەوە سوپاسی دەکەم کە شتی زۆر جوان دەکات ینی هەندێک نوێگەری دەکات لە ناو یوتیوبی کوردی نەکرێت لە ناو سوشال میدیای کوردی نەکرێت گەیم پڵی یاریەکان بە شێوازی زۆر جوان دادەنێ هیوادارم سەیری ڤیدیۆیەکانی بکەن و خۆشەویستی خۆتان بەرامبەری نیشان بدەن چونکە کابراایەکە بەتوانایە خاوەن هێزە و بیرۆکەی جوانی هەیە سێ-چوار هەواڵەشم هەیە لەسەر ژیری لەو هەفتەیە چی کرد لەو هەفتەی زیاتر ڕیڤیوم لە بۆ فیلمەکانی هاری پۆتەری کردێ واتە باسی فیلمەکانی هاری پۆتەرم کردێ لە لینکی دیسکریپشن دامنایە دەتوانن سەیری بکەن خوێندنەوەکانم لەسەر فیلمی هاری پۆتەر باسی ئەو دایکێک دەکەم کە بە منداڵە مردووەکەی شاد دەبتەوە راپۆرتم سەیری دروست کردێ لە لینکی دیسکریپشن دامنایە سەیری بکەن واروە راپۆرتێکی چم کرد لەسەر یاریەکانی ساڵی 2010 ئەویشم دانایە راپۆرتێکشم هەیە لە یوتیوبی خۆم دامنایە بەڵام من زۆر کەم تەماشاتان کرێت تەنیا 10000 ویو هەیە بڕۆن سەیری بکەن لە دیسکریپشن دانایە راپۆرتێکی نازدارە لەسەر یاری بلاک کاتی خۆی لە پلەیستێشن 2 ئەو یاریەمان دەکرد گەیمەر نی ئەتو ئەگەو یاریت نەدیتبی لە کوردستان لە پلەیستێشن 2 زۆر بەناوبانگ بوو پێمان دەگوت بلاک و راپۆرتەکەم لە لینکی دیسکریپشن دانایە هیوادارم سەیری بکەن ریاکشن بۆ کوردی دەکەین ئەم هەفتەیە گۆرانیە کوردیەکەش چییە کاریگەر بڵای کردەوە کەم بزانین ستایلەکەی کۆ و ریاکشنەکە کوی دەبێت هەرچەندە گۆرانیەکەم یەک جار جێدایەتی واتە تێکستەکەم تاوا لەبەر نییە بەڵام هەستم کرد کەەوە ئەو گۆرانی کاریگەری کە تەمان ڕاپە ناکەم گو بەس گۆرانیە هەستم کردشتێکی تایبەتە با پێکەوە ڕیڤیو لێوە بکەین و خانما گۆرانی بێژ شتی دەیە کۆپلەکان دەڵێ بەڵام ناوی نازانم ئۆکەی بە پیانۆ دەست پێ دەکەوە یعنی کاریگەرە خۆش کاریگەرە گۆرانیەکەش واتە کاریگەرە شتێکی خەماویە دەست پێکەی دیارە ئۆکەی جوانە اوكي دەست پێکەیم زۆر بەدڵ بوو لەبەرچە بزانە لێ ڕاهونەرمەند دیارە بیدایەتی گۆرانیەکەی کاریگەر کو دەست پێ دەکات دەنجی خۆی کردە باگراوند وەکو وایە کە فیلتەرێکی مثلا رادیۆیی لێدایە لەبەرچە دەیەوێت لە دوو ڕاقسەی دەکات وەکو وایە کە دەنجی نابیسترێ بەڵام کە یەکسەر دەست پێ دەکاتن ئەو هاتە پێشە تو کە لە هیتفۆنی جێڕادەگری هەست دەکەی کاریگەر هاتە پێشە دێ بە ڕوقسە لەگە بکە لێ ئەو ستایڵەم زۆر پێ جوانە هەروە تێکستی گۆرانیەکەشی بەڕاستی کاریگەرە یعنی شتێکی جوانی کردی بەڕاستی بیدایەتەکەم زۆر بەڵڵە هیلاک تەمشە لێ دەڵێم هونەرمەندە دەڵێ دادە من هیلاک نیم بەس هیلاکم هیلاکە یعنی من هیلاک نیمە بەڵام ئەو هیلاچەی هەمە ئەو هیلاکە یاریکردن بە وشە لە گۆرانی زۆر بگرینگە بە تایبەتی ڕاپەر و کاریگەری ژێ شتەی کردیە
سلاکم هیلاکە ڕای منەوەیە ئێستاش دڵم تاکرانە منە و کوڕەوە پێکەنیری لێ نایە دادە هەموو کات نێو مێشکم هەرایەکە زۆر جوانە دادا هەموو کات ناو مێشکم هەرایە دەستی نەگرتم بێجگەلە و خوددایە دادا ساریان دامەزار و ئازار و ئازار دادا هونەر بۆتە بازار و بازار و بازار لێرە لەگەڵی هاوڕانیمە ینی هوەر بووتە بازار تەوان هوەرەکە بازار نەبی کابرا بە پارەی خۆی نەتوانانی هوەرەکەی خۆی دروست بکە تەوان نابتەوە بەڵام لەو خاڕۆژ لەگەڵی ماگە بڵێ هوەر تەنیا بەس لۆ ڕازیکردنی دڵی بەرامبەرە تەنیا بۆ فرۆشتنە بۆ پارەیە هوەر نییە لەو قسەی لەگەڵیمە ینی دوو بۆ چوون هەیە لەسەر ئەو تێکستەی لەو پارچەی کە من ئەکیدم کاریگەر مەبەستێکەشی ئەوەیە کە هوەر وەکو هوەر نمە تەنیا بۆ دەستکەوتنی پارە ناو بانگە قسەکەی تەواوە ینی بەڕاستی ئەو کەسانی ئەو پیاوانەی بە پشیلە دەڵێن پشی پیاونینە یان ڕێزم هەیە لە بۆ دەگەت و ئەو های یان کەسێک خۆش دەوێت ئەو هایە پیاونینە بەڕاست پیاو دەبی پیاوبی یعنی لە ڕوانگەی ئەو کەسانی کە حەزیانە ڕاپە حەزیان لە هیپۆپە پیاو دەبی پیاوبی نای بە پشیلەی بڵێ پشی بالضبط طبيعتهم بيعاني اللهم بالضبط کاریگەر لەبەرەوەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە زیاتر ینی بەشتانە کاریگەرە کە مەسەرەن لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەلۆ نمونە کۆڵبەری لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر چیاکان لە مابەینی سنووری عێراق و مەسەلەن کوردستانی ڕۆژهەڵات ئەوشتە زۆرە کۆڵبەر لێش لێرە ئاماژە بە کۆڵبەری دەکا شتێکی جوانە تەمان ڕاب دەبی واقعی بیگە واقعی نەبی ڕاب نییە بەڕاستی هوەر نییە بۆیە پێم خۆشە کە شتەکان بە واقعی باز دەکا سەکەیتەوە سەرمایەدار هارە فەقیرش هەر بیهارە طبعا زۆر دروستە نەخزمەکانیشی طبعا قسەشی زۆر ڕاستە لەبەرەوەی لە بیرمە لە ساڵانی 2000ەکان بیدای 2000ەکان مەسەڵەن 2003-2004 کاتە کە ڕاپ بەجددی لە کوردستان زۆر بەناوبانگ بوو ئەم یەک ملۆ کەسانێک کە ڕاپەر نەبوون بەڵام زۆر جێمەدای ڕاپی ستایلی جلوبەرج خۆشم وای لێ کرد وشتی بەرینمان لەبەر دەکرد کڵاومانە سەر دەکرد ئەو هودیانەمانە سەر دەکرد پێمان خۆمان وەکو ڕاپەر نیشان دەدا بەڵام ڕاپەریش نەبوون لە کوردستان ئەو کاتێ و کەسێ ڕاپەر بە بەتاوە کە تەماشا دەکرا طبعا ئێستاش هەر وایە ئێستا طبعا کاڵتر بوویتەوە لەبەرەوەی سوشەڵ میدیا هەیە تێگەیشتن زیاتر هەیە بەڵام ئەو وەختە لە بیرمە مەلا مامۆستا یعنی هەموو کەسێکی یعنی ئەو کەسان ناو کۆمەلگای قسەیان لێ وەردەگیرێ زۆر بەتوندی تەماشای ڕاپیان دەکرد لێ دەڵێ دادا لە کۆمەلگام نیویست و نەخزمەکانیشم تەمان بام بەمنی گۆی هەزرکەی لەبەرگەی نایە پێش چاوم جارشکە لە بیرمە لێ قسەکەی تەواو هاوڕامە لەگەڵی پڕە هەموو کات کۆنسرتی کاک پڕەماش ئەو قسەیەم زۆر بەدڵە لەبەرەوەی زۆرێک لە کۆنسرتانەی کوردستان دەکرێت طبعا هوەرمەندینە هەر هەمیان هەندێکیان هوەرمەندن بەڵام هەمیان هوەرمەندینە خەڵک دەستە دیاریشان هۆکارەکەش چیەکەوە خەڵک هوەرمەند و ناهوەرمەندی لێک ناکاتەوە هۆکاری ئەوەش چیە زانی شتێکی زۆر سادەتان پێ بێم کو دەزانی گۆرانی بەژێک باشە یان خراپە کو دەزانی گۆرانیەک باشە یان نا بە هیدفۆن جێ لێ ڕاگرە ئەگەر توانێت ئەو گۆرانیە بە هیدفۆن جێ ڕاگری عاجز ناکە پێت وایە دەتانی غڕۆرت توانی جێ لەو دەنگی ڕابگری بە هیدفۆن کاتە تو ئەو کەسەت پێ هوەرمەندە تاڵ توانجێ ڕاگری بەڵام ئەگەر زانیت بە هیدفۆن جێ ڕاگرزانی کەسێکی سووکە یان مەسەلەن عاجز دەکا مێشکت ئەو کەسەت پێ هوەرمەند نەبی لێ دەڵێم بە هیدفۆن جێ لە گۆیان ڕاگرە ئەو کاتێت بە دیار دەکەی کەوا هوەرمەندە یاخود نا ڕێز لە میوزیکی دەگری ڕێز تێکستەکەی دەگری یاخود نا سەکەیتەوە میوزیکەم زۆر بەڵڵە ینی بەجددی لە باگراوند هەست بە قورسایی گۆرانیەکەی دەکەی هەست دەکەیتەوە گۆرانیەکە یارمەتی کاریگەری دەدا تاواکو گۆرانێکی خەناوی دەربخاکە وەکو بڵێ دڵی پڕا دەوێت شتێک باس بکە ینی لە میوزیکەوە هەست دەکەی کاو کابرایە پەیامێکی هەیە دەوێت بدەکە ئەوەش جێگەی ئەین ئەو شتە دەگمەنە لە میوزیکی کوردی مەسەلەن بڕۆتەوە جێ لە گۆرانی نوێیەکان ڕابگرێت گۆرانی نوێیەکان جێ بدێ شعرەکەیان هیچ معنای نییە خۆشم ویستی نازام چ خۆشم ویستی لۆ هاتی لۆ ڕۆیشتی لۆ بەدە تێشتم هەمووی قسەی قۆڕە تێکەس دەبی معنای هەبی دەبی ناوەڕۆکی هەبی بەجددی کاریگەریش و کەسە یەک کە لەو کەسانی کەوا تێکستەکەی کاریگەرە و ناوەڕۆشی
قەڕام زانیم کاریگەر مەشتۆم دادێرە پیسە دادە وەرە بمبەوە دانەوانە بوو بەڵام ئێستا ترسم لە شەوە ڕقم لە خەوە ڕقم لە خۆمە جوانە ڕقم لە تۆمە تقریبان دەنجی دەماوشی بێت دەنجی سەدشی دانە کە دەڵێ ڕقم لە خەوە وایە بڵێ گولە لە خۆی دەدا پێم خۆشە نازانم بڕواکەم بەکەم پیرە لێرە ئەوەی زۆرە پیر و بڕوایە ڕاستە سەچکەی هەیە ڕقم لە خۆمە ڕقم لە تۆمە ڕقم لە مۆمە ڕقم لە تۆمە ڕقم لە فرمێسک لە پێکەنینە نازانم بڕواکەم بە نازانم بڕاوکەم بەکام پینە پینە شتە جێک دڕایە خەمە کتێ وەک وایە شتوێنەکەت پی نەکردێ دەرێ نازانم بڕاوکەم بەکامە خەمم بەکامە پینم تێکستەی جوانەوە جێگەی بیرکردنەوەیە کەوایە کە لەو شتانێکەوە هونەرمەند یەک لە سفاتەکانی هونەرمەندێکەوە بتوانین تێکستێک بنووسی چە معنایەش کردە کام پیرە لێرە ئەوەی زۆرە پیر و بڕوایە ڕاستە گەر هەبێ کراوە دەرگایە من کە باسی کێشەکان دەکەم کەواتە شیر حرامم تا قسەکەی ئەستا مەسەن یەکێک ڕەخنە لە کوردستان بگری دەڵێت شیر حرامی کو دەبی قسەت بە کوردستان بڵێ بەڵام لە هەمان کاژ لە کوردستان بژی نەخێوانە دەبی ڕەخنە بگری هەموو کاتێک میوزیکیم زۆر بەدڵە زۆر سەدەم زار کاریگەر بەخۆشی شتە میوزیکی کە بەخۆشی میوزیک ژنیشە بزەبت نازانیان لە کۆمنتێک لە ئاگادارم کاتەوە بزانم کاریگەر بەخۆشی میوزیک ژنیانە نازانم دەنجی ئەو کچە چییە بەڵام دەنگش زۆر ڕاقی هەیە تۆپە لە ستایڵی هیپۆپی دەبێت دەنگ بەو شێوەی ساف بی یعنی کو بڵێ خۆت زیینەوە تێدا نەبینە گۆرانی بێژێ خۆی دەدستەوە بە شکلێک بە شتێک نییە دەنجی زۆر بەرز نیە شتێک دەکات خۆی دەدستەوە سەوتی خۆی دەکاتە دەبڵ دەبێت دەبڵ سەوت یعنی کو بڵێ یەکێک لە باگراوان دەڵێتەوە لەگەری ئەو دەبڵ سەوتە یعنی کوری ئیکۆیەکی دەنگدانەوەیەکی ئەوە خۆت زیینەوەی لە ستایلی کابرا پێی ناوترێ مەجبورە دەنگ پێ دەکەنە دەبڵ تاوەکو ئیکۆیەک دروست بیتن لۆیە باوەڕ زۆر بە گۆرانی بێژانە مەکەن کە دەنجیانە دەبڵە چونکە ئەگەر بە هونەری بەکاری هێناوی قەیناکە بەڵام ئەوە دەنجی خۆتی ساف کەەوە دەنگێکی خۆشی هەیە دەنگێکی بەرزی هەیە دەنگێکی درێژی هەیە ئەم کەسێک دەنجی درێژ نییە تێک لە خۆم ئەم هەناسەم زۆر کورتە ناتان زۆر دەربڕم لە چەند وەختێک دیاری کرا بەڵام ئەوە دەنجی درێژە کە پێم وایە شتێکی جوان تەنانەت کۆپلەکانی وەرز جوانە ناوی کچەکەی نازانم تکایەک لە کۆمنت لە بۆ بنووسی ناوی ئەو کچەی چییە چونکە دەنگێکی خۆشیە پێم وایە کە لە جوانترین گۆرانیانەی لە ژیانم جێم لێ بووە لە هونەری کوردی ها نەک عام چونکە ڕاستە کاریگەریش زەخمە وەکو ڕاپەر بەڵام ڕاپەری جیهانیش شتی جوانیان هەیە خۆشەویستانم ئەوە کۆتایی ئەڵلقەی 01 ژیریە بەڵام لە بیر مەکەن ئەو لیکانە دیسکریپشن دامنایەت تکایە بڕۆ سەیریان بکەن ڕێز خۆشەویستم بۆ هەمووان تا هەڵلقەیەکی دیکە خۆتان لەگەڵ